بوونەوەکان سعات 9 بۆ 10 ناونووسی ئەندامانی بەشداربووی کۆنگرا لە ئەو لیژنانەی کە دوێنێ بڕیاری لەسەردا و دەنگی لەسەردرا بەشدار ئەبن ناوەکانی خوان ئەنووسن. دوایی بۆ سعات 2 راپۆرتەکانی خوان ئەهێنەوە 2 بۆ 3 راپۆرتی خوان هێنەوە ناو کۆبوونەوەکە بۆ دەنگدان لەسەر ئەو راپۆرتانە دوای وەرگرتن سەرنج و پێشنیاری ئەندامانی بەشداربوو لە کۆنگرا. ئەمڕۆ ئەنجومەنەکانی گلای دەبنەوە؟ بەڵێ ئەمڕۆ دوای ئەوەی کە پەیڕەوەکە دەنگی لەسەر درێت ڕێژە و ناو و شێوازی و شێواز و میکانیزمی هەڵبژاردنەکانی ئەو ئەنجومەنانە بەڵێ دەنگی لەسەر درێت. ئەوە ئەکرێتەوە ئەوە بکرێتەوە سەر بڕیاری سەرپەرشتیاری بەڕێوەبردننی کۆبوونەوەی کۆنگرە. ئەو سێ ئەنجومەنەی کە پێشنیاز کراوە پێتان وایە کە دەنگی پێویست بیانێتەوە لە کۆنگرا پەسەند کرێت؟ بڕیار دراوە ئەوە چکە ڕاو سەرنجی سەرجەم ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازی جیاواز وەرگیراوە ئەو سێ ئەنجومەنە دروست ئەبێ سێ ئەنجومەن دروست ئەبێ بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە تەنها ڕێژە و ڕێژە لەگەڵ ناوەکانیان و میکانیزمی هەڵبژاردنەکان ئەوە ئەمڕۆ لە پەیڕەوە یەکلا بێتەوە. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئەکەوێتەوە ئەوەی کە بڕیاری سەرپەرشتیانی بەڕێوەبردننی کۆنگرە چۆن ئەبێ بەڵام لە بینی ئەمڕۆ بەیانیە یەکلا بێت. سەلاخای میکانیزمەکانی هەڵبژاردننی سەرۆکی یەکێتی چۆن بۆ ئەوە دوێنێ دوای پەسەندکردنی دوای ئەوە کە چەندین پێشنیار هەبوو کە سەرۆک هەڵبژێرێ دوای ئەوەی کە ئەو بڕگەی تایبەتە بە هەڵبژاردننی سەرۆک خرایە دەنگەوە کە لە پەیڕەوە چۆن بێت خرایە دەنگەوە دەنگی کۆی ئەندامانی کۆنگرەی هێنا دواتر دەرگای خۆپاڵاوتن کرایەوە کاندیدەکانی یەکێتیکێن بۆ خۆپاڵاوتن بۆ سەرۆک تاکە کاندید سەرۆک بافڵ بوو دەنگیشی پێدرا و بە کۆی دەنگی ئەندامانی کۆنگرا. کۆنگرەکانی ڕابردوودا ئەندامانی سەرکردایەتی لەسەر ئەساسی فرەبازبوونی و ناوچە و ناوچە گەلایەتەکان هەڵبژێردراوەتە لە ناوچەی گەندامی سەرکردایەتی هەبووە میکانیزمەکان بوون کۆنگرەیە چۆن دەبێت؟ ڕەچاوی سەرجەم ناوچەکانەکرێ بەڵام وەکو پێشووتر نابێت چکە ئەومان بۆ دەرکەوە ئەو شێوە هەڵبژاردنەی پێشوو لە کۆنگرەی چوارەکرا سەرکەوتوو نەبووین لەبەرەوەی جاکاریەکی دروست دەکرد بەڵام ئێمە لەم کۆنگرەیە کار لەسەرەکە هەموو ناوچەکان هەموو هەرێمی کوردستان و بە دەرەوە هەرێمی کوردستانیش لە بەغداد و لە مووسڵ و لە شەنگال و هەموو ناوچەکان ڕێژەیان هەیە لەناو ئەو ئەنجومەنی سەرکردایەتیە بەڵام بە مەرکەزی شێوازینەکانێک نەک بۆ بازنەبازنەیە کە پێشووتر سەرکەوتوو نەبووی سەبارە بە پرسیارەکەی بەڕێزیشە ئەندامانی مەکتەبی سیاسی دوای هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی دواتر لێەوە بڕیار لەسەر نەردێن ئەمڕۆ لە کۆنگرا. ئەندامانی سەرکردایەتی لە 50ەکەوە بۆتە 60 دوو پێشنیار هەیە پێشنیارێکێڵە کە 50 بێ پێشنیارێکی ژێر 60 بێ ئەمڕۆ دوای ئەوەی کە دەنگی لەسەردرێ لە کۆنگرا یەکلا بێتەوە. بەدڵنیایی لە 25 ئەندامانی هەرسێ ئەنجومەنەکە ئەبێ ئەنجومەنەکان لە 25 کۆی ئەندامانی ئەنجومەنەکە ژنی پێدا بێت.